لەسەر دۆخی ئاوارەکان و گەڕانەوە بۆ ناوچەکانیان و پلانی حکوومەتی عێراقی بۆ ئاوارەکان گفتوگوی زیاتر دەکەین بە میوانداری بەڕێز محەممەد ئەیاد بەرپرسیلقی هەولێری وەزارەتی کۆچ و کۆژبەرانی عێراق کە بەڕێزیان ڕاستە و خۆ لەگەڵمان دەبن. بەڕێز محەممەد شەوتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. بەو پرسیارە دەست پێکەم، بەڕێستان لە نزیکەوە ئاگاداری دۆخ و ژیان و گوزەرانی ئاوارەکانن؟ بەڵێ زۆر سپاس سەرەتا سپاس بۆ کەناڵی کوردستان 24 بۆ میوانداریە. بەڵێ سەبارەت بە پرسیارەکەات بۆ ئاوارەکان لە هەرێمی کوردستان ئێمە ژمارەیەک ئاوەرەمان لە کەمپەکاندا هەندێک ئاوەرمان هەیە لە هەندێک لە خۆی پارێزگاکان. سەبارەت بە کەمپەکان لە هەرێمی کوردستان هەن ژمارەیان 26 کەمپە، 16 لە دهۆکن، هەروەها 6 کەمپیان لە پارێزگای هەولێرن، 4یان لە پارێزگای سلێمانین. هەموو ئەو کەمپانە لەلایەن دامەزراوەی دەستگای خێرخوازی بارزانیەوە بەڕێوە دەبرێن لەگەڵ بە هەمەهەنگی لەگەڵ وەزارەتەکەی ئێمە وەزارەتی کۆچ و کۆچبەران کە باس لە یارمەتیدانی ئاوارەکان دەکەین لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ڕێکخراوی UNHCR. بەڵێ دەتوانی بە داتا و ئامار پێم بڵێ چەند ئاوارە لە هەرێمی کوردستاندا هەیە؟ بەڵێ سەبارەت بە پارێزگای هەولێر ئێمە بە سەدان خێزانی ئاوارە تا ئێستا لە نێو پارێزگای هەولێر ماون کاتێک کە داعش هێرشەکەت بەشێکیان گەڕاونەتەوە بۆ ناوچەکانیان لە کاتێک کە ناوچەکان لە 2017 ڕزگاوکران 55,000 یان گەڕاونەتەوە لە هەمان کاتدا لە پارێزگای دهۆکیش بە هەمانی شێوە کە زۆرترین ڕێژی ئاوارە گەیشت لە دهۆک بوون بە سەدان ئاوارە لە کاتلدو. بەڵام ئێستا دەبینین دوای گەڕانەوەی ئازادکردنی ناوچەکان بەشێکی دیکەیان گەڕاونەتەوە لە پارێزگای سلێمانیش بە هەمان شێوە ژمارەیەکی دیکەیان گەڕاونەتەوە ناوچەکانیان بە تایبەت دوای ئەوەی کە ئەو ناوچانە ئازاد کران. بەڵام ئێمە کێشە شنگالمان هەیە کە تاوکو ئێستا بەرداوامە ژمارەیەکی زۆر لە ئاوارەکان نەگاوڕانەتەوە بۆ ئەو ناوچانە بۆ هۆی کۆمەڵێک هۆکارەوە نەگەڕاونەتەوە ناوچەکانی خۆیان تاوکو ئێستا لە پارێزگای دهۆ کە ئاوارن تاوەکو ئەو کێشە ئەمنی و ئابوورانی کە لە ناوچەکەدا هەند چارەسەر دەکرێن. بڵێن کێشەی شنگال بۆ چارەسەر ناکرێ؟ بەڕێز بابەتی شنگال کێشەکانیش ئەو ناوچەیە لە ڕووی ئەمنی و ئابوووریەوە کێشەی هەیە. زۆرێک لەو گوندانەی کە لەو ناوچەیەدا هەن کە خاناوادەکە ئەو خاناوادانی کە لە شنگال تێدا نیشتەجێ بوون لە پێکاتەی ئێزیدی بوون بەڕاستی ناوچەکە وێران کرا ڕۆبەڕووی جەنگ بوویەوە لەلایەن چەتەکانی داعیشەوە. لە هەمان کادا ئێمە ئەو ئێزیدیانەی کە ڕۆبەڕووی ڕفاندن بوونەوە ژمارەیەکی بە هەزارانیان ڕۆبەڕووی ڕفاندن بوونەوە. بۆیە ئێمە هەماهەنگیمان هەیە لە نێوان هەوزاتی کۆچ کۆچبەران و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە. لە هەمان کاتدا هەماهەنگیمان هەیە لەگەڵ پارێزگای نینەوە. بۆیە پشتیوان بەخوا خوازارینکەوە لە کات داهاتوێکی نزیکدا ئەم کێشەی شنگال چارەسەر بکرێت و ئاوارەکان بگەڕێنەوە ناوچەکانیان. هەر تایبەت بە پرسی شنگال و ئاوارەکانی شنگال پێتان وایە چارەسەر نەکردنی تا ئێستا کێشەکە سیاسیە یاخود ئابووریە یاخود ئەمنیە یان تێکەڵەیەکە لە هەرسێکیان؟ ئێستا دوایین سەردانی بەڕێز وەزیری کۆچ کۆچبەران بۆ هەرێمی کوردستان لە کۆبوونەوەی لەگەڵ بەڕێز وەزیر ناوخۆی هەرێمی کوردستان بەڕێز ڕێبەر ئەحمەد بوو بە ئامادەبوونی سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانی و بە ئامادەبی بەڕێوەبەری GCC لە وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان ئێمە قسەمان لەسەر ئەو بابەتە کردووە دۆسیی شنگال و هۆکارەکان و چارەسەرکردنی کێشەکان. هەوڵی زۆر هەبووە لە چەند لایەنەوە لە ڕووی ئابووریەوە بێت لە ڕووی سیاسیەوە بێت لە کۆمەڵێک بابەتە بێت پشتیوان بەخوا ئەم بابەتەش چارەسەر دەکرێت. لە هەمان کاتدا
بەڕێز وەزیری کۆچ و کۆچبەران کە سەردانی داوای چی کرد داوای کە کۆبوونەوەیشی دیکرد بۆ لیژنەی باڵای کرد بۆ ئەوەی کەەوە کێشەکە چارەسەر بکرێت لەگەڵ ژمارەیەک لە وەزارەتەکان لە بەهۆی ئەمەوە وەکو باسمان کرد بە ئامادەبوونی GCC لە هەمان کاتدا لیژنەیەک لە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێوەبەری دەستگای خێرخوازی بارزانی ئەوان سەردانی بەغدایان کرد لە ژمارەیەک لە بەڕێوەبەران لە پارێزگەکانی هەرێمی کوردستان کۆبوونەوەیشی بەرفراوان پەیوەست بەم بابەتە ئەنجام درا زۆرێک لە بابەتەکان گفتوگویان لەبارە کراوە کە پەیوەستن بە ئاوەرەکان و بەڕێوەبردننی کەمپەکان لە هەمان کاتدا دابینکردنی پێداویستیەکانی کەمپەکان لە ساڵی 2023دا ئەمەش تاو توێکراوە دوای ئەوەی کەوە ڕێکخراوە نێو دەوڵەتیەکان داوایان کرد کە ئەوان کارەکانیان لە ساڵی داهاتوو کۆتایی دێت بەهۆی نەبوونی بودجە لەلایەنە وڵاتە کۆمەک بەخشەکانەوە بۆیە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەمان کاتدا دامەزراوەی خێرخوازی بارزانی داوای پاڵپشتی زیاتری کرد بۆ ئاوەرەکان بۆ دابینکردنی پێداویستەکانیان بەتایبەت ئەو پێداویستیانەی کە پەیوەستن بە خەرجیەکان و دابینکردنی خزمەت گوزاریەکان لە کەمپەکاندا پاڵپشتی مادی بۆ ئەو کارماندانی کە لە کەمپەکاندا دەوام کەواتە پلانی حکوومەتی عێراقی بۆ ساڵی 2023 بۆ ئاوارەکان چییە ئەو پێداویستیانە چیە کە بۆیان دابین دەکرێت ئەو هاوکاریە چیە کە هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان دەکات ئەگەر ورتر بۆمان باس بکەی بەڵام بە کورتی سەبارەت بە پێداویستیەکان کە ئەو پێداویستانەی کە بۆ کەمپەکان بۆ ساڵی 2023 ئەمە بریتیە لە یارمەتیە مرۆیەکان ئێمە وەکو وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراقی یارمەتییان پێشکەش دەکەین بە سەبەتەی خۆراک و سەبەتەی تەندروستی لە هەمان کاتدا ئێمە جلوبەرجی زستانیان بۆ دابین دەکەین لە هەمان کاتدا کەلوپەلی خۆگەرمکردنەوەشیان پێشکەش دەکەین ئەو پێداویستانی کە بۆ وەرزی زستان بەکاردەهێنرێن زۆرینەی کەمپەکان پێویستیان بە پێداویستی هەیە لە وەرزەکاندا پێداویستەکانیش گۆڕانکاری مەسەردادێک گۆڕینی چادرەکان ئەمەش بە هەماهەنگی دەبێت لەگەڵ بەڕێوەبەرانی کەمپەکان سەبارەت بەم پرسە لە هەمان کاتدا ئێمە WFPش لە ڕێکخراوی خۆراکی جیهانیش ئەویش بە هەمان شێوە بەشێک لە پارەی تەرخان کردووە 17,000 دینار بۆ هەر تاشێکی کە ئاوەرەکان تەرخان دەکرێت ئەمە هاوکاریەکە لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە ڕێکخراوی دیکەش هەن لە هەمان کاتدا سەبارەت بە وەزارەتەکەی ئێمە وەکو وەزارەتی کۆچ کۆچبەران نەوتی سپیمان بۆ کەمپەکان دابین کردووە بڕیارێک دەرچووە بۆ ئەوەی کەوا ئەو ئاوەرانەی کە لە تەواوی کەمپەکانی هەرێمی کوردستان هەندن بڕی پێویستی تەواوی سوتەمەنی 200 لیتر بۆ هەر خانەوادەیەک دابین بکرێت بە چەند کاروانێک بە چەند قۆناغێک دەبێت لە پارێزگای هەولێر بێت تەنانەت لە پارێزگای سلێمان و هۆشیش ئەم بابەتی قۆناغی یەکەم کە 50 لیترە کۆتایی پێ هاتووە لە هەفتەی داهاتوودا قۆناغی دووەم دابەش دەکەین لە سوتەمەنی تاوەکو 200 لیتر بۆ هەر خانەوادەیەک تەرخان دەکرێت ئەمە وێڕای دابینکردنی هەر هاوکاریەشێکی دیکە کە لێخراوە نێودەوڵەتیەکان پێشکەش دەکرێت یاخۆت لەلایەن دەستگای خێرخوازی بارزانیەوە. بەڵێ بەڕێز محەممەد ئەیاد بەرپرسیلقی هەولێری وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق گەلێک سوپاس.